لە دوای ڕوخانی ڕژێمی بەعەز لە ساڵی 2023 و دەستپێکردنی قۆناغێکی نوێی حکومڕانی لە عێراق کێشە و ناکۆچی لە نێوان لایەنەکاندا دروست بوو، بەڵام ماڵی سەرۆک مام جەلال لە بەغداد هەر لە سەرەتای سەرهەڵدانی ناکۆچیەکانەوە بووە شوێنی کۆکردنەوەی هەموو لایەنەکان و سەرچاوەی چارەسەرکردنی کێشە و ناکۆچیەکان. لەو کاتەشەوە تا ئێستا سەرکردە سیاسیەکان و هاوڵاتیانی عێراقیش هەمیشە بەو چاوە لە ماڵی سەرۆک مام جەلالیان ڕوانیوە کە شوێنێکە بۆ چارەسەری کێشەکان و چەتری کۆکەرەوەی لایەنەکانە لەسەر یەک مێزی گفتوگۆ. لەم قۆناغی ئێستای حکومڕانی عێراقیشدا کە زۆرترین کێشە و ناکۆچی لە نێوان لایەنەکاندا هەیە و هیچ کاتێکیش لە ماوەی نزیکەی 20 ساڵی ڕابردوودا وەک ئێستا کێشەکان درێژیان نەکێشاوە. ماڵی مام لە بەغداد هەمان ڕۆڵی پێشووی هەیە و سەرۆک بافڵ جەلال تاڵەبانی بەردەوام لە هەوڵی کۆکردنەوەی لایەنەکانە لە پێناو چارەسەرکردنی کێشەکان. لە دوای هەڵبژاردنەکەی ساڵی ڕابردووشەوە تا ئێستا کە 1 ساڵ تێپەڕیوە و کێشە و ئاڵۆزیەکان چارەسەر نەکراون و حکوومەتی نوێ پێک نەهێنراوە، سەرۆک بافڵ جەلال تاڵەبانی ماڵی مامی بە هەمان ڕۆڵی ساڵانی ڕابردوو کردووەتە شوێنی کۆکردنەوەی لایەنەکان و هەوڵدان بۆ چارەسەرکردنی کێشەکان و کۆتایی هێنان بە چەقبەستووی سیاسی و پێکهێنانی حکوومەتێکی نوێ. سەرۆک بافڵ جەلال تاڵەبانی بەردەوام باوەڕی بەوە هەبووە و لە کۆبوونەوەکانیدا جەختی کردووەتەوە سازانی نێوان لایەنەکان و هاوبەشی ڕاستەقینە هۆکاری دەربازبوونن لەم ڕەوشە نەخوازراوەی ئێستای عێراق یەکێتی نیشتیمانی کوردستانیش وەک هێزێکی سیاسی بەرپرسیاری پاراستنی مافەکانی گەلی کورد و هەموو نەتەوە و پێکاتەکان لە هەوڵی بەردەوام دەبێت بۆ چارەسەرکردنی کێشەکان. هەر لەو پێناوەدا سەرۆک بافڵ جەلال تاڵەبانی کۆبوونەوەکانی تەنها لەگەڵ هێز و لایەنەکان و سیاسەتمەدارانی عێراق نەبووە، بەڵکو لە ڕێگەی کۆبوونەوەکانی لەگەڵ باڵیۆز و کونسوڵی وڵاتان و نێردەی نەتەوەی گرتوەکان و نوێنەرایەتی وڵاتانی بیانیش هەوڵی ئەوەی داوە کێشەکانی عێراق چارەسەر بکات. بەردەوامیش جەختی کردوێتەوە کە پێویستە لە پرۆسەی سیاسیدا هیچ هێز و لایەن و پێکهاتەیەک پەراوێز نەخرێت، بۆیە ئێستا عێراقیەکان و هێز و لایەنەکان چاویان لەوەیە ماڵی مام لە ڕێگەی هەوڵەکانی سەرۆک بافڵ جەلال تاڵەبانیەوە جارێکی تر گرێکوێرەکان بکاتەوە ببێتە شوێنی کۆتایی هێنان بە کێشە و ئاڵۆزیەکان.